خۆشەویستان لە پێش هاتنی ئیسلام تەنانەت لە دوای ئیسلامیش لە زۆرێک لە کللتور و لە کۆمەلگاکاندا ئافرەتان هەلو کاتێک کە لەدایک ئەبوون بە عیبە و با بڵین جۆرێک لە شەرمەزاری دەبینرا ئەو کەسێک کە کچێکی دەبوو دەبووە خۆی بشاردرێتەوە و هەتاوکو ئێستاش ڕەنگە زۆرێک لە ئافرەتان بێبەش بن لە مافی ژیان لە مافی ئەوەی کە میراتی وەربگرن کاتێک جیا دەبنەوە ڕەنگە کۆمەلگا بە شێوازێکی تر سێریان بکات و یەکێک لەو شتانی کە بەرامبەریان دەکرێت زۆر جار ڕوبەڕووی کوشتن و توندوتیژی دەبنەوە بۆ پێیکە با شەرەفی خێزانەکانیان ناو دەبرن زۆر ئەو گرفتانە هەن کە دەربارەی ئافرەتانیش دەوروژێنرن هەتاوەکو سەردەمی ئێستا و پێشکەوتنیش زۆر جار بەناوی مافی ئافرەتانەوە هەندێک شت بەرامبەر ئافرەتان دەکرێت ئێمە دەمانوێت لە کوی هەموو ئەم پرسانی کە سەبارەت بە ئافرەت باس دەکرێت باس لەوە بکەین کە مافی ئافرەت چێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و چۆن ئەم مافەی پێدەداتەوە و تا چەندێک دادپەروەر بووە لە پێدانی ئەم مافەدا و جیاوازی چییە لەگەڵ پیاواندا کە ئەمە پرسێکی زۆر گرنگە و پێویستە پێش هەموو کەس ئافرەتان خوان شارەزای ئەم بابەتە بن ئێمە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە تەوەرەکەمان دەچینە لای پارێزەر خاتو کەژاڵ محەممەد ئەمین کە ئێستا لە ڕانیەوە لەگەڵمانە سڵاوی خوات لێبێەوەم کاتت باش کەژاڵ خان بە دیاریکراوی پێم بڵێ ئیسلام چی مافێکی دا بە ئافرەت یاخود مافی ئافرەت لە ئیسلامدا چییە؟ سڵاوی خۆی گەورە لە ئێوەش زۆر سوپاسان دەکەم زۆر سواز هەم بۆ بەرنامەکەتان و هەم بۆ دیاریکردنی ئەم تەوێرێش کە لە ئێستاە زۆر گرنگە سەبارەت بە مافی ئافرەت لە ئیسلامدا پێویستە ئافرەتان و کۆی گشتی کۆمەلگەوە بزانێت کە پرسی ئافرەت پێش ئیسلام پرسێک بوو کە حیسابی هەر بۆ نەدەکرا هەر باز نەدەکرا بەڵکو ئافرەت زیندە بە چاڵ دەکرا ئافرەتان هیچ ڕێزێکیان بۆ دانەدەندرا ئافرەتان کاتێک بۆ منە بابیان یاخود برایان کە بیان زانی بە دایکیان کچێکی لە سکیدایە و حملی هەیە ئافرەتە لە سکیدایە ئەو کاتە خۆیان بەقەدر لێکرا و دەزانی ینی لەناو کۆمەڵگە لەناو خەڵکە ویان حساب دەکرد کە بە چاوێکی سوک سیر دەکران بەڵام سوپاس بەخوای گەورە کە ئیسلام هات ڕێز و شکۆی بۆ ئافرەت گەڕاندەوە کە ئیسلام هات ئەو ڕێزی بۆ ئافرەت گەڕاندەوە کە ئافرەت کۆیلە نییە کە ئافرەت نابێت زیندە بە چاڵ بکرێت کە ئافرەت دەبێ شکۆی بۆ بگەڕێندرێتەوە یەک لەو مافانەی کە زۆر گرنگە ئیسلام بۆ ئافرەتی داناوە مافی بژێویە کە تاکو کچە بژێوی لەسەر بابیەتی لەسەر براکەیەتی و کاتێک کە زەواجیش دەکات بژێوی ئەم ئافرەتە لەسەر هاوسەرەکەیەتی تاکو لە ژیاندا بێ یاخود تاو کاتێی لە بەیەکەوە ئەم دوو هاوسەرە بەیەکەوە تاکو جیا دەبنەوە تەنانەت سێ مانگیش دوای جیابوونەوە سێ مانگیش دوای ئەم ژن و پیاوە لە یەکتر جیا دەبنەوە نەفەقی ئەم ئافرەتە هەر لەسەر پیاوەکەیەتی وە زۆر لەو مافانەی کە ئیسلام بە ئافرەتی داوە لەوانە مافی ڕادەربڕین لەوانە مافیەوەی کە ئافرەت بتوانێت خۆی بەدڵی خۆی کەسێک بۆ ژیانی خۆی دیاری بکە بۆ ئیسلام هیچ کاتە ڕێگر لەوە نەبووە کە ئافرەت ئیش و کار و کاسبێکی خۆی هەبێ بتوانێت تەنانەت ئەگەر بۆ خۆی توانای هەبێ بتوانێت بێ بە بازرگانیش خات و کەژاڵ کاتێک ئافرەتێک مافی زەوت ئەکرێ ئایا ئەمە بەهۆی نەشارەزابوونی خۆیەتی سەبارەت بە مافەکانیان ئەو تا نەشارەزابوونی کەسانی دەوروبەریان با بڵین پیاوانی خێزانەکەیتی سەبارەت بەی کەم ئافرەتە هەندێک مافی هەیە و زۆر جار ڕەنگە گلەی ئەو بکە کە من مافەکانم خۆی پێم نادرێت ئافرەت پێویستە پێش پیاو و پێش کۆمەلگا خۆی درک بە مافەکانی خۆی بکە بەڵام مافە ڕاستەقینەکانی ینی پێویستە مافە ڕاستەقینەکانی خۆی بزانێن نەک ئەوەی کە ئەو ڕێکخراوانەی بەناو مافی مرۆڤن بەناو مافی ئافرەتن دێن چاواشەکاری دەکەن دێن دروشمی باقوبریق بڵاو دەکەنەوە بەگوێی ئافرەتان دە ئافرەتان لێرەوە مافەکانیان وەردەگرن دواتر دەڵێن ئیسلام مافی پێنەداوی نەخێر پێویستە ئافرەت مافە ڕاستەقینەکانی خۆی لە ئیسلام وەربگرێت کە ئیسلام ئەو هەموو مافە جوانەی بە ئافرەت داوە پێویستە سەرەتا بۆ خۆی خۆڕۆشنبیر بکە اینجا دواتر چۆن گڵۆپێک کە خۆی ڕووناک بێ ڕووناکیکە دێت بە دەوروبەر پێویست ئافرەتیش بەم شێوەیە ینی خۆی مافەکانی خۆی بزانێ خۆی ڕۆشنبیر بکە خۆی پڕزانیاری بکە اینجا بیدە بە دەوروبەرەکەشی خات و کەژاڵ بۆچی هەمیشە ئافرەتانی باڵاپۆشیانەوەی کە لایەن ئیسلامدان زیاتر باز لەوە دەکەن کە وڵاتانی دیموکراسی و مافەکانی ئافرەت کە لە سەردەمی ئەمڕۆدا هەیە پێشەلکاریە جیاوازی ئەو مافی کە دراوە بە ئافرەت لە ئیسلامدا لەگەڵ ئەوەی کە ئێستا هەیە و بە ناوی دیموکراسی بە مافی ئازادی و مافی ئافرەتەوە باز دەکرێت جیاوازیەکە چییە؟
ئەوەی کە ئیسلام مافی داوە بە ئافرەت مافێکە کە بەکردار جێبەجێ کراوە، بەڵام ئەوەی کە ڕێکخراوەکان و لایەنەکان و حیزب و هەندێک کەس دەیەوێ چاواشەکاری بکە بە مافی ئافرەتەوە تەنیا دروشمێکی باقوبری قاواندەی کەنگینا هیچی تر نییە، تەنیا دەیانەوێ خێزدانەکانی کورد هەڵوەشێنن تۆوی دوژمنایەتی بچێنن لە دڵی ئافرەتدا لە مێشکی ئافرەتدا بۆی ڕق بەڕقایەتێک بکەن لەگەڵ پیاوە. ئەگینا ئەو مافەی لە ئیسلامە بە ئافرەتراوە لە هیچ ڕێکخرا و لایەن و دەسەڵاتی و حیزبێکە پێی نەدراوە. تۆ سەیری بژێوی بکە، بژێوی لە ئیسلامە ئی ئافرەت لەسەر پیاوەکەیەتی تا لە لای بێ، بەڵام لە شوێنەکانی تر لە وڵاتانی تر ئافرەت کە بۆ خۆی کار و پیشەیەک نەکە، کە بۆ خۆی نەفەقەی خۆی دابین نەکە، ئەسڵان حیسابی هەر بۆ ناکەن، ئەسڵان لەگەڵی هەر ناژیە. تەنانەت لە مەطعەمێکا کە بێکەوە دادەنیشە دەبێت خۆی پارەکەی خۆی بدە، خۆی ئەو خواردنی کە خواردوویەتی پارەکەی بۆ بدە. بەڵام لە ئیسلامە بەم شێوەیە نیە، لە ئیسلامە ئافرەت کراوە بە شاژن، ئافرەت کراوە بە شازادە لە ماڵەکەی خۆیان خزمەت دەکرێ و بەردەوام پیا و پێویستە خزمەتی بکە وەکو ئەوەش نەکە منەتێک بەسەر ئافرەت بکەوە. ئیسلام دایناوە شەرعی خوا و شەرعی پێغەمبەرگیان دایناوە صلی الله علیه وسلم. خاتو کەژاڵ هەندێک پرس هەیە هەمیشە وژێنرێ لە کۆمەلگاکانی وەکو کۆمەلگای ئێمەدا لەوانە بابەتی فرۆژنی و میرات و ئەوەی کە ئافرەتان زۆرجار دەستکراونین هەموو کارێک بکەن و هەندێک پرس هەیە کە خۆتان ڕەنگە وەکو پارێزەرێک زیاتریش شارەزای ئەوە بن. ئەمەی ئەو پرسیارە بکەم کە جیاوازی چییە لە نێوان ئافرەت و پیاو لە ئیسلامدا؟ ئەگەر وەکوی کە ئێوە باسیەکەن ئیسلام هەموو مافەیاو بە ئافرەت، بۆچی ئەم بابەتانە لە دژی ئیسلام و مسلمانان بەکاردێت؟ ئافرەت و پیاو لە ئیسلامە لە مافەکانە وەک یەکن، هیچ فەرقی پێ نەکراوە. تا خۆی گەورە فەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، یعنی مافەکان لەسەر ئەساسی ڕەگەز دیاری نەکراوە، مافەکان دراوە بە هەردووک لە هەر کاتێک پیاو هەر کاتێک ئافرەت کارێکی باشی کرد وەک یەک پاداشت وەردەگرێ، ینی بەپێی کار و کردەوەکەی خۆی. بەڵام لە ئەرکا ژن و پیاو جیاوازنەوە، تا نوێژی جومعە لەسەر پیاو فەرز کراوە لەسەر ئافرەت فەرز نەکراوە، جیهاد لەسەر پیاو فەرز کراوە لەسەر ئافرەت فەرز نەکراوە. هەندێک حدودەکانیش بۆ نمونە ئافرەتێک یاخود پیاوێک هەردووکیان بۆ نمونە دزی بکە یاخود زینا بکە وەک یەک حەدیان لێ دەردەکرێت، ینی لە مافە فەرقیان نییە. بەڵام لە ئەرکە ئەوەی کە پیاو بۆی دیاری کراوە بۆ ئافرەت دیاری نەکراوەش هەندێک هۆکاری خۆی هەیە. بۆ نمونە ئافرەتان لە ماسوولکیان بەهێز نییە، ماسوولکیان لاوازە، بۆیە بژێوی دراوە بە پیاو بۆ ئافرەت، نەک ئافرەت بڕوە لە دەرەوە ئیشێک کە پیاو پێی دەکرێت بە ئافرەت ناکرێت. بۆ نمونە ئیشی غەباتەیە، ئیشی وەستایەتیە، ئیشی بلۆکە، زۆری شیترەیە، ئیشی معاملەکانە. ئەمانە پیاو بە حکمەوەی کە ماسوولکەی بەهێزترە میشانە دراوە بە پیاو نەدراوە بە ئافرەت. وە لە بەرامبەریش ئافرەت لە هەست و سۆزە بەهێزترە لە پیاو. کەمە زۆر جار هەیە لە خێزانەکانە کاتی ڕاوێژ دەکەنەوە ئەومان ڕوبەڕوو دەبێتەوە دەڵێن زۆر جار بە پیاوەکانمان گوتۆ بۆ منە هەست و سۆزت نییە یاخود ڕەحمت نییە. ئەمە شتێکە بە ئافرەت دراوە بە پیاو نەدراوە. کەواتە پێویستە هەم ئافرەتان هەم پیاوان بزانن کە مافەکانیان لە شەرعی ئیسلامە لە قورئانە لە مافە یەکسانن، یعنی هیچ فەرقی ئافرەت و پیاو نەکراوە، تەنیا لە ئەرکا جیاوازیانێ. ئەرکەکانیش لە بەرژەوەندی هەم ئافرەتە و هەم پیاویشە. کاتەکە ژاڵخان دەمەوێت بزانم کایە ئافرەتانی مسلمان لە ئیسلامدا ئەتوانن کار بکەن، میراتیان وەکو خۆی ئەبێ پێ بدرێ، ئەبێت وەکو هەر کەسێکی تر بژین ئاسایی و بیرڕای خۆیان هەبێەوە لە زۆرێک لە کایەکانی ناو کۆمەلگا و ژونگەکانی کۆمەلگادا کار بکەن. ئەمە ڕێپێدراوە بە هەموو شێوازێک یان ئەوتا ئەمەش سنووردار کراوە یان هۆکارەکەی ئەگەر سنووردار کرابێت؟ ئیسلام هیچ کاتێک تەنانەت لە سەردەمی پێغەمبەر دا صلی الله علیه وسلم و تا ئێستاش هیچ کاتێک ڕێگەری لەوە نەکردووە کە ئافرەت خاوەن کار و کاسب و پیشەی خۆی بێت، تەنانەت ئەگەر خۆی توانای هەبێ ببێت تەنانەت ببێت بە بازرگانیش، ئەوە هیچ ڕێگریەک نەکرا، بەڵام بە ڕێستا و یاسای خۆی. بەڵام بەوەی کە ئافرەت ئیشی هەرە سەرەکی خۆی کە ماڵەکەی خۆیەتی و پەروەردەکردنی نەوەکانی دوا ڕۆژە نابێ پشتگوێ بخا، کە ئەمە زۆر گرنگە ئافرەتان ئەمە بزانن کە زۆر ئەو ڕێکخراوانەی بەناو مافی مرۆڤنەوانی کە دەیانەوێ چاواشەکاری بکەن بە ناوی مافی مرۆڤ و ئافرەتانمان هزریان بشێوێنن، دێن ئافرەتانمان دەکەن بە پیاو، ئافرەت لە ئافرەتبوون دەخەن، دەیانێ بیکەن بە پیاو کە هەمووی ببێ بە پیاو. کاتی کێ ئافرەت بێ، کوا ڕۆڵی ئافرەت؟ ئەوان ڕێک بە پێچەوانەوەیە، دەیانەوێ
ئافرەت بکەن بە دژایەتیکردنێکی پیا بۆەوەی کە خێزانەکانی کورد و دواتر کۆمەڵگەش هەڵبوەشە چکەمە کۆمەلگە لەکوێوە دروست دەبێت لە خێزانەکانەوە بۆ ئەم ڕێکخراوانە بەردەوام ئەوە ئیشیانە ئەگینا ئیسلام هیچ کاتێک ڕێگری لەوە نەکردووە کە ئافرەت کار و کاسبی خۆی بکە بەڵام بە ڕێسا و یاسای خۆی بۆ یاسەیر دەکەین لە ئیسلام داوتە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەڕی لە سولحی حودەیبیە ینی پرس بە خێزانەکەی دەکە بە سەلەمە کاتێک ئەسحابەکان بە قسەی ناکەن دی بەلای سەلەمە ڕاوێژی لەگەڵ دەکا سەلەمە پێی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ بڕۆ خۆت بە کردار قژت بتاشە حیوانەکە سەر ببڕا اینجا ئەسحابەکانی چاو لە تۆ دەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاوێژی پێ کرد ڕایەکەی وەرگرت و دواتر جێبەجێشی کرد و سەرکەوتوو بۆ تێیدا ولا زۆر بواری تردا ئیسلام کە سیر دەکەین لە مێژووی ئیسلامدا پرس بە ئافرەت کراوە ڕاوێژ بە ئافرەت کراوە و کە ڕاوێژیشی پێکراوە دواتر بە قسەشی کراوە بۆ ئەومان پێ دەڵێ کە ئیسلام هیچ کاتێک ڕێگری لە ئافرەت نەکردووە لەوەی کە کارپیشەی خۆیە بێ لەوەی کە ئازاد بێت لە ڕادەربڕینی خۆی لەوەی کە مەبەستی بێ شتێک کە لە توانایدا هەیە بیکە بەڵام گرنگ ئەوەیە ڕێستا و یاسایەکی خۆی هەبێ کە هەم لەگەڵ شریعەتی ئیسلامە بگونجێ و هەم لەگەڵ کولتور و کۆمەڵگەکە و دابوونەریتی عایلەکەی خۆشی بگونجێ. خاتو کەژاڵ لە ئێستادا زۆرێک لە ئافرەتان هەمیشە بە هەستی قوربانی بوونەوە ئەژین بۆی کە زوڵمیان لێکرێ بۆی کە پێشەلکاریان بەرامبەر دەکرێت بۆی کە ئازاد نین زۆر جارم بابەتەش هاوەکو دەسێک ئەمە ئەوروژێنێ ئەو دەی ئافرەتەکە بیر لەوە کاتۆ کەم قوربانیەکە زۆر جار ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە کۆمەڵگادان ئەو ئەرکانی کە ئێوێ جێبەجێ بکات پێ دوایە ئەمە تا چەندێک ئاستەنگ و گرنگ بۆ ئافرەتان دروست دەکات و پێویستە ئافرەتان چۆن ئەم هەست و ئەم هەستکردنە بە زوڵمە لە خۆیان بکەنەوە و ئیتر هەنگاوێکی تر بنن بۆ ژیانی خۆیان و دەوروبەر و کۆمەڵگایان ئەوە بە خودی ئافرەت خۆی دەکرێت ئافرەت کاتێک ئیرادەی بەهێز بوو کاتێک توانی هاوسەنگی ژیانی خێزانی خۆی و لەگەڵ کار و پیشەکەی ڕابگرێ تاکید لە کار و پیشەکەی سەرکەوتو دەبێ هەم لەوەی کە ڕۆڵی دایکایەتی ڕۆڵی خوشکایەتی بۆ عایلەکەی خۆی ببینێ واتر دواتریش لە کۆمەڵگە کە کار و پیشەیەک بیەوێ بیکە دەتوانێت بیکە بەڵام بە ئیرادەی بەهێزی ئافرەت خۆی و دواتر بە هاوکاریکردنی کەسانی دەوروبەری چونکە بەتەنیا بە ئافرەت ناکرێت پێویستە دەوروبەرەکەشی کاتێ بۆ منە برای لە ماڵەکەیەتی باوکی لە ماڵەکەیەتی و دواتر کە زەواجی کردووە ئەو هاوسەرەی کە لەگەڵیەتی ئەمانە هەمووی هاوکار بن بۆی ئافرەت بتوانێت هاوسەنگیەک لە ژیانی خۆی و ژیانی خێزانەکەی و ژیان کار و پیشەکەی خۆیدا ڕابگرێ بۆ ئەوی کە سەرکەوتو بێت لە کار و پیشەکەی خۆیدا لەبەرەوەی ئافرەتان پێویستە ئافرەتان وا حیساب نەکەن کە ئەوان قوربانین وا حیساب نەکەن کە لە ماڵەوە بوون ئەمان ناتوانانی هیچی تر بکەن بۆ خۆی گەورەترین ڕۆڵ کە ئافرەت دەبینێ ماڵەکەی خۆیەتی کەویش پەروەردەکردنەوەکانی دوا ڕۆژە کە ئێمە سەیری مێژوو دەکەین و ئێستاشی لەگەڵ بە زۆربەی ئەم کەڵە پیاوانەی کە دروست بوون و کە دروستیش دەبن ئافرەتی باشیان لە پشتەوە ئێم ڕۆڵە بۆ کەمە یانی گەورەترین ڕۆڵە کە ئافرەت لە ماڵەکەی خۆیدا نەوەکانی دوا ڕۆژ پەروەردە دەکات. خاتو کەژاڵ چیت هەیە بۆ ئافرەتان چی هۆکارێک وا دەکات کەمی ئافرەت زیاتر وشیار بین سەبارەت بە مافەکانی خۆمان و لە هەمان کات هەم ئەو مافانی خۆمان جێبەجێ بکەین و لەگەڵیشە ئەگەر لێمان زەوت کرا بەدەستی بهێنینەوە چ شتێک وا دەکات کە ئێمە زیاتر بەرەو پێش بەرێت لەو بوارەدا گەورەترین شت لەوەیە ئەوەیە کە ئافرەت بگەڕێتەوە بۆ دینی ئیسلام چونکە ئەو مافانەی کە دینی ئیسلام بە ئافرەتی داوە لە هیچ شوێنێک و لە هیچ ڕێکخرا و حیزب و لایەنێکی تردا دەستەبەر نەکرا بەڵام ئەوە پێویستی بەوەیە کە ئافرەت بۆ خۆی خۆڕۆشنبیر کە زۆر ئافرەتمانەیە دەڵێ ئافرەتان بۆ ئافرەت حیجابی لەسەر فەرز کراوە بۆ خۆی وا هەست دەکامە بارقورسیەکە بەسەریدا بەڵام پێویستە حکمەتەکەی بخوێنێتەوە ئافرەت کاتێک خۆی گەورە دەفەرمێ بە حیجاب بکەن بە لچکەکانیان بدەن بەسەر و سنگی خواندە بۆ ئەوەی کە ناسنامەیەکی پارێزراوی لای ئەو ئافرەتە هەبێ بۆی کە چۆن خۆی گەورە دەفەرمێ ئەمە بۆ ئەوەیە کە بناسرێن بۆی بە پاکێتی بناسرێن هەنی پێویستە حکمەتەکەی ئەو دیوی بخوێنێتەوە بۆ نمونە لە بواری شایەتیدانە بۆ نمونە لە بواری میراتە هەنی زۆر کەسەیە ئەو ڕێکخراوانەی کە بەناو مرۆڤن ئافرەت چاواشە دەکەن کە بۆ بە دوو ئافرەت لە جیاتی پیاوێکە بۆ میراتە هەنی پێویست ئافرەتان ئەمە بە وردی بخوێننەوە کە لە زۆربەی حاڵەتەکان ئافرەتان زیاتر لە پیاوان میرات دەبن لە زۆربەی حاڵەتەکان وەکو یەک دەبن تەنیان دوو حاڵەت هەیە کە ئافرەت نیوەی پیاو دەباویژەوەی کە خوشک و برا بن یا خۆت کچ و کوڕ بن ئەگینان لە زۆربەی حاڵەتەکاندا ئافرەت زیاتر دەبا
اینجا پێویستە ئەو دیوە فەلسەفیەیە ئەو دیوە حیکمەتەی بخوێننەوە کە ئافرەتان جگەل لەوەی لەکن هاوسەرەکەیان میراث وەردەگرن لە ماڵی باوکیشیانە هەر هەماشتە میراث وەردەگرن لەوە نەفەقەی ئەم ئافرەتە لەسەر باوبراکەیەتی و دواتر کە زەواجیش دەکا لەسەر هاوسەرەکەیەتی کەواتە ئەوەی کە ئافرەت لە دینی ئیسلامە ئەگەر پێی بدرێ تەئکید زیاترە لەوەی کە پیاو پێی دەدرێ. ئەمە بکەمە کۆتا پرسیارم خات و کەژاڵ ئێوەکو پارێزەرێک کە زۆر بەرکەوتتان هەیە لەگەڵ ئەو ڕوودا و کێشانی کە ڕوودەدەن بە تایبەتیش لە دەڤەری خۆتانە ئەو کێشانی کە ئافرەتان پێوەی دەناڵێنن ئایا بەڕاستی بەهۆی ئەو مافانەیە کە ئیسلام بۆی دابین کردووە ئێمە باسی مافەکەین ئەو کێشانی کە لە ڕووی مافەوە دروست ئەبێت یان ئەوە تا ئەوە بەهۆی ئەو چاواشەکاریانەیە کە بەناوی مافەوە ئەدرێتەوە بە چاوی ئافرەتە. ئەو قەدرەی کە لە ئافرەت دەکرێت ئەوەی کە ئێمە لێرە دەیبینی بە تایبەت لە دەڤەری بیتوێن و پشدەر ئەوەیە کە ئافرەت بۆ خۆی ڕۆشنبیر نییە ئەگینا کە ئافرەت بۆ خۆی ڕۆشنبیر بێ ئافرەتان خۆیان ڕۆشنبیر بکەن ئەو ڕێکخراوانەی ئەو لایەن و حیزب و ڕێکخراوانەی کە بەناو مافی ئافرەتەوە چاواشەکاری دەکەن دروشمی باق و بریق بەرز دەکەنەوە و زەقی دەکەنەوە کە دێن ڕخنە لە ئیسلام دەگرنەوەی کە ئیسلام مافی نەداوە بە ئافرەت ئیسلامەوە تا ئاوا سەیری ئافرەتی کردووە ئەمە تەنیا ئەو ڕێکخراوانن کە دەیانەوێ ئیسلام ناشیرم بکەن ئەگینا ئیسلام مافی زۆر زۆر زیاتری داوە بە ئافرەت ئەوەش بە ئافرەت بۆ خۆی دەکرێت کە بە قسەی ئەم ڕێکخرا و لایەنانە نەکە کە تەنیا دروش من هەیەە نایەنەوە بیکەن بە کردار تەنیا دەیانەوە خێزانەکانی کورد هەڵۆشێنن تەنیا دەیانەوە کۆمەڵگە بەرە و فەساد بەرن بۆی پێویستە ئافرەتان بگەڕێنەوە بۆ دینی ئیسلام و لە ڕوانگەی ئیسلامەوە مافەکانی خۆیان ممارەسە بکەن و دواتر بیدەنەوە بە کۆمەڵگە. بەڵێ سپاس بۆ خات و کەژاڵ محەممەد ئەمین پارێزەر کە ڕاستەوخۆ لە شای ڕانیەوە لەگەڵمان نابوو